ینی لە مەخموری جەژن چۆنە خەڵک چۆن یادی دەکاتەوە گەرم و گوڕی پێوە دیارە گەرم و گوڕی وڵی بڕێک ساری پێوە دیارە ئەوەندە گەرم گوڕێنیە کەسێک جێژنانەی بکە لەگە زیرانەکەی خۆی ئەگە خزمە هەوی سەرداری بکە ئەگەنە بەترم بێنی هێلۆ شارەکانی کە دەڕوە لە مەخموری ئەستەکە جێژنەکە هایدێت پێشتر وانە بوو زارە وانە بوو ئەمە لە هەشتانەوە کە لە مەخموری بووین مەخمور ئەو حالە نەبوو مەزم حەق اختیار بە پێش دەکەتن جا عەیارەکانیش هەم لە دوایە بوون پێداهاتن مار بەمار خزم با بێگانە بە حەلاقەی بۆی وەنەبوو جێژنانەی خۆیان دەکرد ئەو چاڕ ڕۆژنەی جێژنەکەی زۆر پێوە دیار بوو زۆر خۆش بوو بەس ئێستا حالە لەمایە ناوەڵە خاستەکە و بێم حاشش ئەو زارە و های دێکردی زاری جێژنەکانی سات بێ لە مەخمور نیوە بە نیوەیە یاخود دەتوانم بڵێم بەشێکی کارمەندان یاخود بەشێکی فەرمانبەران لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لەسەر حکوومەتی عێراقن بەرێ بەخوای بەشەشی یەحنی کەمی لەسەر حکوومەتی عێراق زۆری هە لەسەر هەرێمە ئەوە هەرێمی ئەو زارە کە معاشەکە تاخیر بوونەی لە بەغدا کەەوە دیارە خەڵکە یەحنی جێژنەکەی یەحنی زۆر لێسان بێ فەقیرێ بە خۆتانی منتیقەش کشت و کارەکەن ئەوسەر هالە نەبووە داهاتە چوو هالەی زۆری یەقانەکە مۆزەفیش بە خۆت دەزانێت و ژیانێتی ئەوەی لەسەر بەغدایە بوو باش بوو ئەویت کە وەڵاهی پێوە دیارە ینی کە ژێژ بەڕاستی جەژنی ئەم ساڵ ینی جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ چەند ساڵە جەژنی ئەم ساڵ بەهۆی نەدانی موچانی خەڵکەکە تاڕادێک دڵی خۆش نیەوەیە و خەڵکەکە ڕاستە دێتە دەرەوە دەچێتە سەر تاشخانە و دەچێتە ماڵە خزمەکانی خۆیان گۆڕێتن و بەڵام جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ ساڵانی ئەوە پێشوو خۆشت کوێ سەر تاشخانە چەند کاتژمێ سەرا دەگرت وەڵی تر بەخوا عەفتی بەیانی ئەوە بە بەرم کەوتووە لە چەندی شەوە چوو بووی وەڵا برێم لاوەی شەو نا بەس ینی هاوڕێمە تەلەفۆم لۆ کرد گوتی عەفتی بەیانی وەرە عەفتی بەیانی سوو دوکانەکان هەموو قەپات دەکرێت لە مەخمور لەبەر ئەوەی هەتا سەردانی یەکتر بکەن وەڵی ئیتر زۆریەوە لێرانی دوسێ دوکان دەکرێتەوە دێن هەم قەپات دەکەن ئارێ وەڵا ڕاستە مامەجان جەژن چۆنە لە مەخموری ینی هەروەک پێشتر ماوە یاخود دەستورەکەی لە دەستداوە سەرەتا بەخێراتنی جەنابتان دەکەین وەڵا وەکو جێژنە لە مەخمور زۆربەی جێژنەکان ئیمە جیاوازە لەگەڵ با بڵێن حکوومەتی عێراق ینی زۆربەی کاتیان ئەمە ڕۆژێک پێشەوانینیان ئەوان ڕۆژێک پاشەمەنا دایمەن لەبەروەی دەسەڵاتەکە بەگشتی ینی دەزانن کە دەسەڵاتەکە شیعەیە ئەمەش سونەینا لەسەر سعودیا و ئەوانەینا بەڵام ئەم جارەیان ئەگەر هەڵە نەبووم یەکە ئەو جارە وا بزانم یەکە وەکو مەخموریش جێژنە لە مەخموری عادەتەن خەڵکی مەخموری جیرانەکان هەموو سەردانی یەکدری دەکەن و زۆربەی زۆری خەڵکی مەخموری قوربانی دەکا زۆربەی زۆری دەچینە سەر قەبران و هەم شوێتی دەکەین و بازار بەگشتی تقریبان 1970 دەخرێ دانە دانەی ئەسواقان دەکرێتەوە لەبەر پەیوەندی کۆمەڵاتەکان بازاردا لەبەر پەیوەندی کۆمەڵاتەکان بازاردا دەخرێتن و هەمووش سەردانی یەکدری دەکەین ینی بە تایبەتی جیرانەکان هەموو لەگەڵ یەک ڕۆژ یەکەم جێژنە لە مەخمور نەکەس دەچتە هەولێر نەکەسی هەولێر دێتە لای ئێمە هەر بەخۆمان لە مەخموری هەموو شێکدری دەکەین ئەوجا وەکو برێن هەموو خوشکبرایەکان و ئامۆزایەکانە و جیرانەکانە و هەموو مزگەوتەکانی مەخموریش غوتبەی جێژنەی دەکرێ و خەڵکێکی گەلە زۆریش گەنج و پیر و ینی منداڵ هەموو دەچینە نێژی جێژنەی دەکەین ئەوە خۆت گۆڕیە بە تەمای چێندەری سەردانی چێ دەکەین وەڵی هاتیمە ناو خەچ و مەخموری هاتمەکن هاوڕێیەکانم جێژنانە و شتانە دەکەم مەخمور زۆر خۆشە ئاوادانە و جێژنەشی فێنک و زۆر ئامانیشە مەخمور خەڵکی چێندەری خۆت خۆم ئی مەخموری مەم ئەسڵ ئی مەخموری ئەم جێژنا لەگەڵ جێژنەکانی ڕابردوو جیاوازی نەبوو لەلات نا هیچ فەرقی نیە هەموو جێژنە لەکەمە یەکە لە مەخموری خزم و کەس و کارمان هەموو لە یەکدریە و جیران یەکدرینە و ئەو هاالێ برایە بەسەر هاتێکی خۆش کە لە جەژم بەسەرت هات بێ هیچم نەبووە حە خۆشیم بووە خەفەتم نەبووە شتانمە خۆشی بۆ و دنیاش خۆشە و ئەمانە